I'm from England, living in Ipswich, and Kurdistan is Zarqasha, a very beautiful country, and I'm very happy to be here. لە پایزان بوونی گەڵایەکی جوان و درەختێکی ڕەنگین وای کردووە کە ئێمە ڕوولۆ شوێنە بکەین بەڵام دیوەشتر کە بمان هەیە جوانی زیاتر ببەخشێ بە سروشتی کوردستان هەڵبەتە پێویست دەکات کە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە بتوان ئەو شوێنە گەشتیاری و قەشەنگە جوانتر بمێنێتەوە. لەو ڕۆژەی کە سوتایە لە ڕۆژی دووەمەوە ئیدی خەرکەکە دەستی کردیە بە چاکردنەوەی لەسەر مەسرەف و ئەرچی خۆی لەسەر مەسرەف و ئەرچی خۆی چای دەکاتەوە بەس بە شێوازەکی دی لەبەر ئەوەی جارەکانی دی دوکانەکان نوی بوون ئەو جارە برند دەکرێت جارەکەی دی 12 ڕێزی تێدا هەبوو 13 تێدا هەبوو ئەو جارە معەدەلی 20 ڕێزە. کە دوکانەکانمان ئاگریگردۆ بەیانی ئەوە بوو تیمی شارەوانی و بە سەرپەرشتی پارێزگای هەولێر و بە ڕاستەخۆ بەشداری سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان دەستکرا بە نۆژەنکردنەوە سەرەتا پاکردنەوەی دوکانەکان بوو دواتر هەر کەسدا سەر ئەستۆی خۆی بە بڕیاری پارێزگا کە هەر کەسە لە شوێنی خۆی بەڵام وەکو بەرزکردنەوە توانیمان کە لە 15 بلۆ 16 بلۆ بتوانانی بیکەینە 20 بلۆک بەرزیەکەی بەڵام ئەوەی کە ماوەش وەکو حکوومەت داوامەنەبی ئەوەمانە بەلایانی کەم حکوومەتگەر لە خەیرانی داراییش بی دەتوانی بەلایانی کەم دوکانی 5 ساڵ تا 10 ساڵ لە گرێبەستی ساڵانەی خۆشببیوە باجی دراوش لەسەر هاوڵاتیان لێ خۆشببی بۆ ماوەی 5 ساڵە. ئێرە شوێنێکی زۆر خۆشە بۆ گەنجان کە ئەتوانن بێن لێرە کاتێکی خۆش بەسەر بەرن بۆ نمونە قاوە خواردنەوەیە کە ئیسراحەتێکە لێرە ئەو ماوەیەکی لێرە تۆ کات بەسەرە بێ بۆ چەند دەقەیەک هەستەکەی کە لە کۆمەڵێک شت دوور کەوتویتەوە کاس بە مرتاحێک هێز بە ئیسراحەت دەکەی. ئێستا خۆشبەختانە بەم قەڕەنە بە ساڵانی ڕابردوو ئایلە و ئافرەت و چەند خانمێک لەم جادەیە بەدیەکرێ بەڕاستی جێگەی خۆشحاڵێ من بۆ خۆم ئاسایی بوو بەلام و جارانیش کە ئافرەتی لێ نەبوو هاتم بەڵام هەست دەکەم ئێستا خانما زیاتر هەست بە مرتاحی ئەکەن.